ئەمە دوێنێ دەرەنجامی تاقیکردنەوەی نیشتمانی پۆلی نۆ با بڵێن ئاشکرا کرا وەکو پارێزگای سلێمانی خۆشببختانە ئەم ساڵیش هەم نسبەیەکی باش لە قوتابیان و خوێندکاران دەرچوون و تاقیکردنەوەی نیشتیمانی لەسەر ئاستی پارێزگایە واتە لەسەر ئاستی هەرێم نیە هەر پارێزگای پرسیاری خۆی جایە و عدەدی تەڵەب و شتەکانی خۆشی جایە ئێمە ئەوەی هەبێ ئەم ساڵ هەڵەبجە و سلێمانی لەبەرەوەی پارێزگای هەڵەبجە بڕی تێچوو جەکەی ئامادە نەکرابوو و ئیمتیحانات خۆتەزانی تۆزێک قورسە ئامادەکارەکەی هەڵەبجە ئەم ساڵیش ئیمتیحاناتی لەسەر ئێمە واتە ئەم ئەنجامەی کە هەیە هی پارێزگای هەڵەبجە و سلێمانیە پێکەوەیە بۆم ساڵ ئێمە بۆ پۆلینۆکان 32,257 قوتابی خوێندکارمان هەبووە لەو ڕێژەیە 24,092 قوتابی خوێندکار دەرچوون واتە ڕێژەی دەرچوون لە 163 خۆشتان نەزانن ئێساوەکو جاران نییە خوێندکار لە دەوری یەکەما دەرنەچێ واتە 14,165 قوتابی خوێندکار ماون کە ئەمانە دەرنەچوون بۆیان هەیە خولی دووەم بەشداری تاقیکردنەوەکان کەن واتە بڕێژەکە لە چاو ئەو بارودۆخەی کە هەیە زۆر باشە و پێشم خۆشە هەم لە کەناڵەکەی بەڕێستانەوە دەیەکەمی سەر ئاستی پارێزگای هەڵەبجە و سلێمانی ئیعلان کەم بۆ قوتابیان و خوێندکاران گرنگیشە من سوپاس و دەستخۆشی بۆ مامۆستایانی بەڕێز بۆ هەموو هاوکارانی سەرخستنی پرۆسەی خوێندن و دەستی ماندووبوونیان گەوشن و تەمەنا ئەەکەم لە ئایندەیەکی نزیکە ئەو قێرانانەی کە هەبوون چارەسەر کرێ بە تایبەتی مەسائلی بروجێوی و موچی مامۆستایان کە ئەوەی هەیە ئێمە خۆشببختین بۆی کە ئەم ساڵیش بە سەرکەوتووی بە سوپاسەوە سوپاسی هەموو سەرپەرشتیاران مامۆستایان هاوکارانەکەین کە ئەم ساڵیش کۆتایان بە پرۆسی پەروەردەهێنا من پێم خۆشە لێرەوە ناوی دەیەکەمەکەی وەکوتم پارێزگای هەڵەبجە و سلێمانی بڵێم طبعاً دوایی ئەتوان هەڵەبجە خۆیان دەرەنجامەکانی خۆیان دەیەکەمی خۆیان دیاریکەن یەکەم لەسەر ئاستی پارێزگای سلێمانی و هەڵەبجە بانۆ کاوە نووری مەجید پلەی یەکەمی بەدەست هێناوە لە قوتابخانەی ئەکرەم قەزاز لە تربیەی ڕۆژئاوا دووهەم بیمە عەبدوڵڵا محەممەد ئەمین مستەفا دەرچووی دووهەمە لە هەر لە ئەکرەم قەزازە لە پەروەردەی ڕۆژئاوا بینا حەسەن عەبدوڵڵا پلەی سێمی بەدەست هێناوە لە قوتابخانەی هێمنە لە پشدەر سیما ڕەزا حەمە خوشید مستەفا دەرچووی چوارەمە پلەی چوارەمی بەدەست هێناوە لە قوتابخانەی مەشخەڵان لە ڕۆژهەڵات لە پەروەردەی ڕۆژهەڵاتە سەدا حەمەد ئەمین تا حەسەن پلەی پێنجەمی بەدەست هێناوە کارۆخی بنەڕەتی لە ڕانیە ڕاوی عەبدولجەبار غەفور حەمە سەعید دەرچووی شەشەمە لە قوتابخانەی سازگار هەڵەبجەی شەهید دیار جەعفەر حەمە ڕەشید عارف کەریم پلە حەوتە قوتابخانەی قەیوانی بنەڕەتی لە پەروەردەی ڕۆژئاوا سکاڵا یوسف مەولود عەبدوڕەحمان دەرچووی حەوتەمە دووبارە لە قوتابخانەی شکۆفە لە چەمچەماڵ شنە سدیق عەبدوڵڵا پلەی هەشتەمی بەدەست هێناوە لە قوتابخانەی سەرکەوتن لە ڕانیە و ڤارۆنا شیروان مەحموود عەبدوڵڵا پلەی نوێمی بەدەست هێناوە لە کۆلیژی سلێمانی کچانی ناحکومی لە پەروەردەی ڕۆژهەڵاتە تەرزە سەرکەوت عەبدوڕەحمان پلەی دەهەمی بەدەست هێناوە هەر لە ئەکرەم قەزازە لە تربیەی ڕۆژئاوا و ئەخیرشتیش هەناسە محەممەد قادر ئەویش دەهەم دووبارەیە لە قوتابخانەی وەفایە لە تربیەی ڕۆژهەڵات